بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام من لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە یادکردنەوەی سەیدنا عیسای پێغەمبەر دەکەین لە نێوان ڕاستی و چاواشەکاری شوێنکەوتوانیدا. حەزرەتی عیسا سەلامی خوا لە خۆی و لە دایکی بە یەکێکە لەو پێغەمبەرە بەڕێز و ئازیزانەی کە لە قورئانی پیرۆزدا پێگە و فەزڵ و ڕێزێکی زۆری هەیە و لە پێغەمبەرانی تر زیاتر باسی لێوە کراوە و سەرگوزەشتەی بوون و هاتنە دونیا و پەیامەکەی بۆ موسڵمانان ڕوون کراوەتەوە. پێدەچێ یەکێک لە هۆکارەکانی زۆرتر تیکرارکردنەوە و باسکردنی پەیامی پێغەمبەر عیسا و خۆی و دایکی یەکێک بێ هۆکارەکەی ئەو موعجیزەیە کە پێغەمبەر عیسا جیاواز لە تەواوی بەنی ئادەم شێوازی هاتنەبوون و لەدایک بوونەکەی زۆر سەرسوڕهێنەر و موعجیزە ئاسایە. هەروەها یەکێکی دیکە لە هۆکارەکانی تری باسکردنی پەیامی پێغەمبەر عیسا و کەسایەتی خۆی و دایکی بەڕێزی بۆ موسڵمانان هاوپشتیەتی و پێشێتی ئەم پەیامە پیرۆزەیە لە پێش پێغەمبەری ئیسلام و پەیامەکەی پێغەمبەری ئیسلامەوە صلی الله علیه وسلم و سەلامی خوا لە سەیدنا عیسا بێ. چەند ڕۆژێکی دیکە واتە ڕۆژی 25/12/2017 هەموو ساڵێک بەپێی تێگەیشتن و بیرروڕای مەسیحیەکان بەشێک لە مەسیحیەکان بە تایبەت مەسیحیەکانی ڕۆژهەڵات یا کەنیسەی ڕۆژهەڵاتی ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی عیسایە و لە سەرانسەری جیهاندا گرنگیەکی زۆر بەم ڕۆژە دراوە و یاد و ئاهەنگ و مەراسیمی گەورە گەورەی بۆ ساز دەکرێت. ئەم ئاهەنگ و یادکردنەوە و شێوازی خۆشی دەربڕینە تا چەند لەگەڵ پەیامی سەیدنا عیسادا یەک دەگرێتەوە. ئێمە وەکو موسڵمان تێڕوانین و تێگەیشتنمان یام بەرخورد و مامەڵەمان لەگەڵ ئەم یاد و مەراسیمانەدا دەبێت چۆنی بێ. چۆن پەیڕەوی ئێمە وەکو موسڵمان چۆن تێڕوانین و تێگەیشتنمان هەبێ بۆ تەواوی پێغەمبەران بەگشتی و پێغەمبەر عیسا سەلامی خوای لێبێ و چۆن بتوانین کار بە فەرمایشت و بەرنامە و پەیامە ئاشتی خوازیەکەی سەیدنا عیسا بکەین. بۆ قسەکردنی زیاتر لەسەر کەسایەتی سەیدنا عیسا و یادکردنەوەی لەدایکبوونی بەڕێزیان میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم کەرکووکی زانای ئاینی کردو کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێ و پێکەوە باز لەم پرسە گرنگە دەکەین. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سڵاوی خۆی پەروەردیگار لە بەڕێستان و هەموو بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی پێیان بێت. زۆر باش مامۆستا، وەک لە پێشەکەش ئاماژەم پێکرد تا ئێستا تەنانەت لە ناو خودی مەسیحەکان خۆشیاندا جیاڕایی و ناکۆکیەک لەسەر ڕۆژی لەدایکبوونی سەیدنا عیسای کوڕی مەریەم سەلامی خوا لە خۆی و لە دایکی بەڕێزی بێ. تێگەیشتنی ئیسلام یام بەڵگەی ئیسلام لە ڕۆژ یام لە کات و ساتی لەدایکبوونی سەیدنا عیسا چییە و پێویستە موسڵمانان چ کاتێک بە ڕۆژی لەدایکبوونی سەیدنا عیسادا بنێن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. لدایکبوونی پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ لەسەر باقی پێغەمبەرانی خوددا بێ. ئەم تاریخە کە تاریخی یەکە یان بڵێن تاریخەکانی وەکو باست کرد جیاواز لە مابەینی هەموو کۆمەڵ و تایفەکانی نەساڕاکان و گاورەکان خودی خۆیاندا هەتا ئێستاکانە وەکو دەلیلێک و بەڵگەیەکی ثابت و صحیح و سەریح بەدەستەوە نییە و لەبەر دەستدا نییە کە ئەم تاریخە بە تەئکید لە چۆوە هاتووە بە چ شێوازێک هاتووە ئایا ئەمە تاریخی لەدایکبوونی پێغەمبەر عیسایە سەلات و سەلامی خوای لەسەر بێ یان ئەم تەقویمی شەمسیە لە چۆوە وەرگیراوە کە یەکەم جار کە هاتووەتە ناو وڵاتی ئیمپراتۆریەتی ڕۆما 46 ساڵ بەر لەدایکبوونی پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ. دوای ئەو وەثەنیەکان واتە بوتپەرستەکان ئاهەنگیان جێڕاوە لە 25/12 ناویان ناوە عید و میلادی شەمس جێژنی لەدایکبوونی ڕۆژ و یەکەم ئاهەنگیش
بە بۆنەی لە دایکبوونی پێغەمبەر عیساوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ لەلایەن بەناو شوێنکەوتوان و پەیڕەوکارانی دینی پێغەمبەر عیساوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە 336 واتە 336 میلادا لە ڕۆمە لە 6/12 کراوە واتە ئەم تاریخە 6/12 لە 336 ساڵ لە دوای لە دایکبوونی پێغەمبەر عیسا یەکەم ئیحتیفال و ئاهەنگ کە کراوە لە ڕۆمە واتە لە 6/12 کراوە لە قەرنی چوارەمی میلادا واتە لە قەرنی چوارەمە لە 25/12 وەکو ئێستاکانە کە بەیانی 25/12 و بە بۆنەی لە گوایە ئێستا کە خستویانتە 25/12 ڕۆژی لە دایکبوونی ویلادەتی پێغەمبەر عیسایە سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەمانە هەتا ئێستاکانش کەنیسەکانی ئەوروپا و ئەرمینیا وڵاتان ئیعترافیان بەبوونی ئەم هەموو گۆڕانکاریە نەکردووە واتە ثابت نەبووە ئەم تاریخە لە لای نەسارا و گاورەکان خودی خۆشیان ئایا 25/12 یاخود لە 6/12دایە یان ئێستاکانە بەشێک لە مەسیحیەکان لە ئەوروپا لە 15/12 ئیحتیفال و ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی لە دایکبوونی پێغەمبەر عیساوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ یعنی ئەمە ئەوەمان بۆ دەردەخاتن کە بەڕاستی زیاد و کەمکردن لەم تاریخەیە لە تاریخی میلادا کراوە مەلیک و پاشای فڕەنجیەکان بە جۆرەی مەسالیح و بەرژەوەندەکانی خۆیان دەستکاری ئەم تاریخەیان کردووە یعنی ئەم تاریخە ئێستا تاریخێکی ثابت نییە وەکو نەسێک وەکو دەقێک لە بەردەمی لە بەردەستی مسلمانانە کە ئێمە پێمان وابیە ئایا 25/12 یەکە 6/12 15/12 ئەمانە هەمووی ڕای و بۆچوونی جیاواز لە خۆ هەڵدەگرێ لە مێژوودا و لە لای ئێمەی مسلمانان هیچ تاریخێکی ثابتی صحیح لە بەردەستدا نیە هەروەکو لە بەردەستی ئەواندا نیە بەڕاستی لە دایکبوونی پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ کە بڵێن لەو ڕۆژەیە یاخود بزەپت بە تەئکید لەم تاریخەیە لە دایک بووە بۆیە ئەم تاریخێکە وەکو وتمان پاشا و دەسەڵاتدارەکانی ئەو کاتە گۆڕیویانە گۆڕانکاریان تێدا کردووە دەستکاریان تێدا کردووە یعنی ئەمە جێگای زۆر گرنگ نییە شتێکی زۆر بایەخێکی گەورەی نییە لە بۆ ئەوەی کە ئێمەی مسلمانان ئەوەندەی کە لە دایکبوونی پێغەمبەر عیسا کە موعجیزەیەکی گەورەیە کە خودی معجیزەکە و لە دایکبوونی پێغەمبەری عیسا کە چەند گەورەیە ئەوە زۆر گرنگ نییە بەڕاستی کە مسلمان خۆی بەوە مەشغوڵ کە ئایا ئێمە ئاهەنگ دەجێڕین یان ناجێڕین جارێ دروستی ئاهەنگەکە لە خودی خۆیدا ئەوە وەکو دوایی کە قسەی لەسەر دەکەین بەڵام ئەم تاریخە وەکو باسم کرد بەڵێ ڕای زۆر جیاوازی لە نێوان ئەواندا لەسەر هاتووە بۆیە شتێکی ثابت و دامەزرا و نەگۆڕ نییە بڵێ ئیلا ئەو ڕۆژەیە بەڵام کە ئێستا دەبینین وەکو گوتم هەر ئێستاش لەو حاڵ کە ئێستادا کەسانێک لە ئەوروپا لە 15/12 ئاهەنگ دەژێڕن کەسانێک لە 25/12 لە یەکەم جاری شاوەکو وتم لە 6/12 لە پاش 336 ساڵ لە دایکبوونی پێغەمبەر عیسا بۆ یەکەم جار ئاهەنگی ئیحتیفالی سەری ساڵی بڵێن میلادی ئەنجام دراوە زۆر باش مامۆستا لە قورئانی پیرۆزدا ئاماژە بەوە دەکات کە لە ساتی لە دایکبوونی سەیدنا عیسادا کاتی پێگەیشتنی خورما بووە وەک وەڵێ خورما لە فەریکەییدا بووە لە سەرەتای پێگەیشتن و تاموچێژی خۆیدا بووە ئەمە بەڵگەیەکی ڕوونکەرەوە یا یەکلاکەرەوە نییە بەوەی کە شارەزایان دەڵێن خورما لە وڵاتی فەلەستیندا لەو کاتەدا دەکەوێتە مانگی 7 و سەرەتای 8ەوە ئەمەش ئێمە ناتوانین وەکو موسڵمان وەکو بەڵگەیەکی قورئانی پشت بەم ڕاوبۆچوونە ببەستین بەڵێ بە تەئکید ئەوەکەی جەنابەت زۆر جوانە ملاحەزەیەکی زۆر جوانە کە زانایان باسییان کردووە علەمایانی ئیسلام لە تەفسیری ئەو ئاەتەی سوورەتی مەریەمدا لە کاتێکە کە خوای پەروەردیگار فەرمانی پێدەکاوە هوزی ئیلەیکی بجذع النەخلەتی تساقط عەلەیکی ڕوتەبەن ئەمە لێرە ئەم ڕوتەبە هەندێک لە زانایان دەفەرمون ئەسڵەن دارەکە وشک بووە وەکو موعجیزەیەک خوای پەروەردیگار هیچی پێوە نەبووە لەو کاتەیە و وهبی کوڕی منەبیه یەکێکە لە زاناپایە بەرزەکانی ئیسلام ئەفەرمیە ئەو کاتە کە پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە ژێر داری
ئەم دار خورمایەدا کە لەدایک بووە کە قورئان ناوی هێناوە کە داری خورما کە دارێکی پیت و بەرەکەتە کە خورما شتێکی زۆر علمی و زانستیە لە بۆ ئافرەتێک کە لە کاتی منداڵبوونیدا خواردنی خورما کە سوودێکی گەورەی هەیە بە تەئکید ئەڵێ لەم یەکون فی وەقتیه فی ئیبانی ثەمەریه لە کاتی بەروبووم و میوەی خورمادا نەبووەتن بەڕاستی کە مانگی 6 و 7 و بەدواوە ئەم کاتانە کە کاتی خورمایە بەڵێ ئەو کاتەی کە پێغەمبەر عیسا تێیدا لەدایک بۆ کاتی بەڵێ وەختی خورما نەبوو ئەوە بەڵگەیە دیسان لەبوو ئەوەی کە ئەو تاریخە تاریخێکی ثابت نییە و بۆیە ئەوانیش بەڕاستی ڕاجیاوازی و بۆچوون و ڕێی جودا جودا لەسەر ئەمە هەیە. بەڵێ زۆر باش مامۆستا کاتێک کە ئەبینین لە سەرانسەری دنیادا بەتابەت لە جیهانی مەسیحەتدا گرنگیەکی زۆر بە یادی لە لەدایکبوونی سەیدنا عیسا ئەدرێ بۆ ئێمەی موسڵمان چ گرنگیەک هەیە لە لەدایکبوونی سەیدنا عیسادا و چه پەیام و ئاماژەیەک هەیە لە لەدایکبوونەکەیدا بۆ ئێمەی موسڵمان؟ بەڵێ لەدایکبوونی پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە ڕوانگەی موسڵمانانەوە وەکو گرنگی لە بۆ ئێمەی موسڵمان ئەوەیە بەڕاستی وەکو باقی هەر پێغەمبەرێک لە پێغەمبەرانی تر کە تەبعاً ئێمە پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە وەکو یەکێکە لە 5 پێغەمبەرە ئولول عەزمەکە لە پێغەمبەر ئیبراهیم و پێغەمبەر نوح و پێغەمبەر موسا گەورەتر نییە بەڵام جیاواز لە باقی پێغەمبەران خوای پەروەردیگار کۆمەڵێک موعجیزەی پێداون وەکو پێغەمبەر ئیبراهیم پێغەمبەر موسا پێغەمبەر نوح باقی پێغەمبەرانی دیکە خوای گەورە لە پەیامەکەیاندا و کۆمەڵێک موعجیزەی مەحسوسی پێداون بەڵام پێغەمبەر عیسا هەر خودی لە دایکبوونەکەی خۆی بەڕاستی موعجیزەیەکی زۆر گەورەیە لە قورئانە ئەم موعجیزەیە بەڕوونی زۆر بە واضحی زۆر بە فراوانی تۆمار کراوە قورئان قسەی لەسەر کردوتن لە بیدایەتەوە لە پێش لە دایکبوون شێوە پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە دایکی موژدەی دەدرێتیە بەوەی کە تۆ منداڵت دەبێتن کە ئەو ئافرەتە کە خاتو مەریەمە کە سەلات و سەلامی خوای لەسەر بێ دایکی پێغەمبەر عیسایە ئافرەتێکی گەنجە و لە مزگەوتی ئەقسادا لە مزگەوتی قودسا کە خزمەتکار بۆ و خزمەتی کردووە و لەوێن دەرا عیبادەت و بەندایەتی کردووە بەڵێ گرنگی لە دایکبوونی پێغەمبەر عیسا لە بۆ ئێمەی موسڵمانان خۆی لە چەند شتێکا دەنوێنێ یەکەم ئەوەیە کە ئێمەی موسڵمان بەڕاستی ئەبێ بیر و باوڕمان وابێ چۆن خوای پەروەردیگار دەفەرمێ ئین مەثل عیسا عند الله كمثل آدم خلقه من تراب چۆن خوای پەروەردیگار پێغەمبەر ئادەم دروستەکا بەبێ دایک و باوک لە خۆڵ و خاک دروستی دەکاتن بە هەمان شێوە پێغەمبەر عیساش سەلات و سەلامی خوای لەسەر بێ مرۆڤێکە ئینسانێکە ئادەمیزادێکە خوای پەروەردیگار لە ئافرەتێک دروستی کردووە کە خاتو مەریەمە کە بەبێ ئەوەی باوکی هەبێتن بەبێ ئەوەی ئەمە ئافرەتە زەواجی کردبێ بەبێ ئەوەی شووی کردبێ بەبێ ئەوەی هیچ کەسێک دەستی لێدا بێتن کەسێک لێی نزیک بوو بێتەوە وەکو قورئان ئەم حەقیقەتەی سەلماندووە و بە سەریحی ئاماژەی پێکردووە بۆیە گرنگی بۆ موسڵمانانی ئێمەی باوەڕدار ئەوەیە کە بزانین پێغەمبەر عیسا وەکوما باقی پێغەمبەرانی تر عەبد و بەندەیەکی خوایە وەکو خوای پەروەردیگار لە ئاەتەکانی قورئانە ئاماژەی پێدەکا دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إذ قالت الملائكة يا مريم إن الله يبشرك بكلمة منه اسمه المسيح عيسى بن مريم وجيها في الدنيا والآخرة ومن المقربين ويكلم الناس في المهد وكهلا ونبيا من الصالحين قالت أنى يكون لي غلام ولم يمسسني بشر قال ولم أك بغيا قال كذلك الله يخلق ما يشاء إذا قضى أمرا فإنما يقول له كن فيكون أما يكيك لقرينجيكاني لدايقبوني هنجران ببوني لدايقبوني پێغەمبەر عیسا و سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەوەیە کە ئێمەی موسڵمان بزانین کە بەڵێ پێغەمبەر عیسا عەبدوڵڵاهی وەڕەسوولوه بەندەی خوایە پێغەمبەری خودایە وەڕوح منه وەکەلیمەة من الله ئەمە فەرمانێکی خودایی بوو کە خوای پەروەردیگار بە ئەمری خۆی و فەرمانی خۆی لەلایەن خۆیەوە ئەم مرۆڤە ئەم بەشەرە ئەم بەندەیە ئەم عەبدی خودایە کە پێغەمبەر عیسایە لە سکی دایکیدا دروستی دەکا قال ربك هو علي هين ئەوە کارێکی زۆر ئاسانە بەلای خوای پەروەردیگارەوە ئێمە وەکو موسڵمان پێمان وایە کە لە دایکبوونی پێغەمبەر عیسا
لا بەبێ ئەوەی کە باوکی هەبێتن لە کچێکی گەنجە کە زەواجی نەکردو و شووی نەکردووە بەڵێ زۆر ئاساییە. خوای گەورە دەفەرمیە إنه هو علي هين بلاي خواي قورة وزور آسانا ولنجعله آية للناس أما معجزيك زور قورة وكو آدم معجزيك قورة وكو بيغمبران قرآن كمعجزيك قورة باقي بيغمبران كبو خوان كوماليك معجزيان هبوتن دار عساكي بيغمبر موسى معجزەیەکە لە دەریاکەی دەدا و دەریای پێشەقەکە خودی لەدایک بوونەکەی پێغەمبەر عیسا ئایەتەن للناسی وەڕەحمەتەن منا ئەمە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگار بوو. بەڵێ ئەنجا لەدایک بوونی پێغەمبەر عیسا پەیامێکی دیکەمان پێدەدا کە لە بۆ ئێمەی موسڵمانان ئەوەیە کە ئێمە بەڕاستی وەکو خەڵکانێکی تر دوور لە کەسانێک کە شیرک و پەنا بەخوای پەروەردیگار کوفر دەکەن لە دایکبوونی حەزەتی عیسایە ئێمەی موسڵمان بەڕاستی لا نفرق بين أحد من رسوله جیاوازی لەما بینی هیچ لە پێغەمبەرانی خودایە ناکەین. چۆن پێغەمبەر ئادەم عەبد و بەندەی خوای پەروەردیگارە و پێغەمبەری خوایە، پێغەمبەر عیساش، پێغەمبەر موسا، پێغەمبەر نوح، هەموو پێغەمبەران ئەمانە عەبد بوونە، بەندەی خوا بوونە، پێغەمبەری و ڕەوانەکراوی خوای پەروەردیگار بوونە. گرنگی لە بۆ ئێمەی موسڵمان ئەوەیە تێبگەین کە پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بیە خودی لە دایکبوونەکەی خۆی معجزەیەکی گەورەیە ئایەتەن للناس لە دواییشا کە خوای پەروەردیگار وەکو باقی پێغەمبەران کۆمەڵێک معجزاتی مەحسوس و بەرچاوی پێدەدا کە لە ڕۆژانەی ژیاندا کە لە بوو ئەوەی دەعوە و بانگەوازی بۆ لای دینەکەی خوای پەروەردیگار پێ بکات و لە بوو ئەوەی ڕوبەڕووی دوژمنانی بێتەوە و ئەو کاتە کە دەبینین قورئان لە چەندان ئاەتی ترا کە باسی دەکا و دەفەرمێ قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا. أما قرآن دەفەرمێ خوای پەروەردیگار ئەمنی کردووەتە عەبدوڵڵاه واتە من عەبد و بەندەی خوام. یەکەم وشەی پێغەمبەر عیسا لەگەڵ لە دایک بوونیدا سەلات و سەلامی خوای لەسەر بیە چ دەڵێ قال إني عەبدوڵڵاه ئەمن عەبد و بەندەی خوام. واتە ئێمەی موسڵمانان پەیامی لە دایکبوونی حەزەتی عیسا ئەبێ بەڕاستی ئەو هەموو چەواشەکاری کە کراوە ئەو هەموو کوفر و شیرک و گوناه و تاوان و هەڵبەستراوەی کە دروست کراوە بەسەر لە دایکبوونی یەکێک لە پێغەمبەرە گەورەکان و ئولو العەزمەکانە کە گوایە ئەمە کوڕی خودایە سوبحانە وتەعالا ئیبنی خودایە کوڕی خودایە ئەمە بەڕاستی کوفرێکی گەورەیە حاشا سبحانه وتعالى عما يقولون علوا كبيرا براسي أما قناها كفر تاوانيكي قوريا يكم شيئا بيغمبرا قال إني عبد الله أمن بندي خوام وآتاني الكتابة خواي قورا إنجيلي داو بيم واتل داهاتوا كدبن ببيغمبري خدا خواي قورا پرتوكم داداتيا وجعلني نبيا أمن بيغمبري خداما نيقتو من كري خدام سبحانه وتعالى. پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بیە ئەفەرمێ وەجەعەلەنی مبارەکەن ئەینەما كنت وأوصاني بالصلاة والزكاة. پێغەمبەر عیسا هەر وەکو ئێمە چۆن نوێژەکەین چۆن زەکات ئەدەین خوای گەورە وەسیەتی پێ کردووە بەوەی کە تەوحید و یەکتاپەرستی ڕابگەێنێ. ئەو عەبدوڵڵایە دەبێ بەندەی خوددا بێ بەندەی خوددا بێتن ئەو وەکو باقی بەندەکانی خوا وەکو هەموو عەبد و بەندەکان وەکو باقی پێغەمبەران تەنها عەبد و بەندەیەکی خوا بۆ و پێغەمبەرێکی خوا بۆ بە موعجزەیەک بە فەرمانێکی خودایی کە زۆر ئاسانە بەلای خوای پەروەردیگارەوە. ئەگەر بۆ پێغەمبەر سالیح سەلات و سەلامی خوای لەسەر بێ وشترێک لە بەردێک بێنێتە دەرەوە بەڵێ ئەتوانێ خوای پەروەردیگار زۆر بە ئاسانی کە پێغەمبەرێک منداڵێک لە کچێک کە زەواجیشی نەکردبێت و کە مێردی نەبێتن بەڕاستی لەدایک بێ وەکو دەفەرمیە ما دمت حيا حتى ذلك عيسى ابن مريم قول الحق الذي فيه يمترون. أو عيسى كري مريم للاي إيمي مسلمانا عيسى كري مريم خواي پروردگار ناوي يك آفرتي هي ناوى لقرآن أو آفرتي كناوي هي ناوى تنها مريم. ئەمە لە بۆچی علەمایان دەفەرمون لە بواری عەقیدەیە لە بواری بیرروباوردا لەبەر ئەوەی کە موعجیزەیەکی گەورەیە و پێغەمبەرێک
لە دایک دەبێت لە ئافرەتێکە و ئەو ئافرەتەش بەڕاستی لە بۆ ئەوەی کە سبەینێ بەناوەکەیەوە خوای گەورە تۆماری کردووە چێە و ئافرەتە کە پێغەمبەر عیسا لێ لە دایکە بێ ذلك عیسی بن مریم قول الحق الذي فيه يمترون ئەو هەموو شک و گومان و مشت و مڕ و کێشە و اختلاف و جیاوازی و ڕابۆچوونەی کە ئەوان هەیان لەسەری ما كان الله أن يتخذ من ولد سبحانه إذا قضى أمرا فإنما يقول له كن فيكون إن الله ربي وربكم فاعبدوه حضرة عيسى فلما أحس عيسى منهم الكفر قال من أنصاري إلى الله بل عيسى صلاة وسلام خواه لسربية عبد و بەندەیەکی خوای پەروەردیگارە ئەوە گرینگە لە بۆ ئێمەی مسلمانان لە بۆ باوەڕداران بۆ شوێنکەوتوانی پێغەمبەری کۆتا زەمان کە ئێمە بەبێ جیاوازی تەمەشاکردنی هەموو پێغەمبەران بە یەک نەزرە تەمەشایان دەکەین کە ئەوانە عەبد و بەندەی خوان و پێغەمبەر و ڕەوانەکراوی خوای پەروەردیگارن و هەندێک لەوانە کە 313 پێغەمبەریانە مرسلن و پێنجیان لەوانە کە لە قورئانە ناویان هاتووە پێغەمبەری ئولول عەزمن واتە پایە بەرزەکانن پێغەمبەری زۆر گەورە و بەڕێزن یەکێک لەوانە پێغەمبەر عیسایە سەلات و سەلامی خوای لەسەر بێ کە ئێمە بە چاوی ڕێز و حورمەت و بەرزی و گەورەی و پێغەمبەرایەتیەوە ڕەسوولەوە تەمەشای ئەو پێغەمبەرە بەرزە دەکەین ئەمە قورئانە خوای گەورە دەفەرمێ ذلك عیسی بن مریم قول الحق قولی ڕاست قسەی حەق کە قسەی خوایە کە خوای پەروەردیگار تۆماری کردووە هەتا ڕۆژی قیامەت لە قورئانە و لە چەندان ئاەتی تر لە سوورەتی ئالی عیمران کە چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەر عیسا تۆمار کراوە لە سوورەتی مەریەمدا لە باقی ئاەتەکانی تری قورئانی پیرۆزدا ئێمەی مسلمان گرینگە بەو شێوازە تەمەشای پێغەمبەر عیسا دەکەین کە پێغەمبەرێکی خوددایە و ئەم پێغەمبەرە نەکوژراوە شەهید نەکراوە سەلب نەکراوە و لە خاج نەدراوە بەڵ ڕەفەعەه الله ئیلەیه بەڵکو خوای پەروەردیگار بەرزی کردووەتەوە بۆ لای خۆی بەڵێ مامۆستا لەگەڵ ئەم هەموو جیاوازیە مسلمانان پێیان وایە خوای گەورە سەیدنا عیسای لەدەست ئەو ستەمکار و ئاغایی سەردەم ڕزگار کردو بەرزی کردوەتەوە مەسیحەکان دەڵێن کوژراوە لەسەر شێوازی لەدایکبوونی لەسەر شێوازی بۆ نمونەوەی کە مسلمانان دەڵێن عەبدێکی خوایە و پێغەمبەرێکی خوددایە ئەمان لەگەێنە ئاستی خوا لەگەڵ ئەم هەموو جیاوازیەتە بزانین خاڵی هاوبەشی ئێمەی مسلمان لەگەڵ مەسیحی و شوێنکەوتوانی سەیدنا عیسا لە چیدایەوە چۆن کار بکەین لە پێناو زیادکردنی خاڵە هاوبەشەکان و خاڵە هاوبەشەکان بکەینە هۆکاری ژیان و برایەتی و پێکەوە ژیانی نێوان مسلمانان و مەسیحیەکان لە کۆمەڵگەدا. بەڵێ بە تەئکید ئێمەی مسلمان خاڵی هاوبەشمان لەگەڵ هەموو ئەدیانە سەماویەکاندا هەیە لەوەدا کە ئەوان خاوەن پێغەمبەرێکن ئێمە خاوەن پێغەمبەرین لەوەدا کە ئەو پێغەمبەرە پەیامی خودایی بۆ هاتووە و ڕیسالەی خودایی بۆ هاتووە کە پەرتووکی ئینجیلە ئێمە کە خاوەنی پەرتووکی قورئانین ئێمە لەوەدا لەگەڵ هەموو ئاینێکە یەکتیگر دەبین یەک دەگرینەوە لە ڕاستە شەقامێکدا کە پێی دەگوترێت شەقام و ڕێگا و تەریقی تەوحید و یەکتاپەرستی ئەگەر ئێمە و ئەگەر ئەوان ڕاست بکەن لەوەدا کە شوێنی پێغەمبەرێک لە پێغەمبەرانی خوا کەوتونە کە پێغەمبەر عیسایە و خاوەنی پەیامێکە لە پەیامە خودایەکان کە پەرتووکی ئینجیلە کە ئەو پەرتووکە ئینجیلەی ئێستا کە دەستکاری کراوە و گۆڕانکاری بەسەردا هاتووە بە تەئکید و بە دڵنیاییەوە وشەکانی ئەو وشانە نییە کە خوای پەروەردیگار لە ئاسمانەوە دای بەزاندۆتە سەر پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەگەر هەندێشتیشی لە ناوەڕۆکدا مابێتەوە یان نا بەڵێ بە تەئکید ئێمە خاڵی هاوبەشمان هەیە ئێمە و ئەوان دەڵێن باوەڕمان بەوە هەیە کە خوای پەروەردیگار پێغەمبەرانی ناردووە لە بۆ مرۆڤەکان ئەگەر ڕاست بکەین ئەگەر نەڵێن کوفر و شیرک لە ناو عەقیدە و دین و بیر و باوەڕماندا دروست نەکەین نەڵێن پەنا بەخوای پەروەردیگار إن الذين قالوا لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم ئەوانە کافرن بەڕاستی کە گوتویانە عیسای کوڕی مەریەم خودایە سبحانه وتعالى یان گوتویانە عیسا کوڕی خودایە سبحانه وتعالى ما اتخذ الله من ولد خاڵی هاوبەشەکان ئەوەیە ئەگەر ئێمە وەکو مسلمان ئەوان وەکو شوێنکەوتووی پێغەمبەر عیسا ئەگەر ڕاستەکەن بەڵێ خاڵی هاوبەشمان هەیە لەوەدا ئێمە دەبێ ئەوان کە خوا دەپەرستن ئێمە خوا دەپەرستین ئەگەر ئەوان شوێنکەوتووی پێغەمبەرێ خۆیان بە پێغەمبەر عیسا دەزانن ئێمە خۆمان بە شوێنکەوتووی پێغەمبەری خدا محەممەد المستەفا صلی الله عليه وسلم دەزانین
و ئەوان کە دەچنە کەنیسە و شوێنەکانیانەوە بە حیسابی خۆیان عیبادەت و بەندایەتی خۆیان دەکەن. ئێمە لە مزگەوتە عیبادەت و بەندایەتیمان هەیە. پێغەمبەر عیسا دەفەرمێ خوای گەورە فەرمانی پێکردوومە نوێژ بکەم هەتا لە ژیاندا بم، زەکات بدەم هەتا لە ژیاندا بم. ئەمانە خاڵی هاوبەشن لە مابەینی ئێمەدا. پێغەمبەر عیسا دەفەرمێ خوای پەروەردیگار ئەمنی نەکردووە وەلەم یەجعەلنی جەبارن شەقیە، کەسێکی ستەمکار و زاڵم و خراپەکار نەبووە. واتە بەڕاستی ئینسانی مسلمان دەبێ وەکو ئەوانیش کە لە پەیامەکەی پێغەمبەر عیسایە قورئان تۆماری کردووە. پێغەمبەر عیسا کەسێک بۆتن مبارەک و پیرۆز و ڕەحمەتێک بۆ خوای پەروەردیگار ناردۆتی، کەسێکی ستەمکار و زاڵم نەبووە، بەڵکو کەسێکی پاک و چاک و پێغەمبەرێکی خودای پەروەردیگار بووە. یعنی ئێمە دەتوانین وەکو مسلمان لە بواری ئیدارات و مدارات و ژیان پێکەوە ژیاندا لەگەڵ هەموو ئاین و ئاینزاکاندا پێکەوە بژین لەوەدا کە ئەوان خاوەنی پەیامێکی ئاسمانینە لەگەڵ هەموو سرنج و تێبینیەکانی ئێمەی مسلمان و زانایانی ئیسلام لەسەر ئەوەی کە بەڕاستی کە قورئان تۆماری کردووە کە ئەم پەیامانە هەموو یحرفون الکەلیمە عن مەواضعه کە گۆڕدراوە، تەحریف کراوە، تەبدیل کراوە، زیاد کراوە لە ئینجیلێکەوە بۆ بە 7 ئینجیل، لە 7 ئینجیلەوە کراوەتەوە بە 4 ئینجیل. ئەمانە هەموو دەستکاری کراوە، گۆڕانکاری تێدا کراوە و لە تەوحید و یەکتاپەرستیەکەیاندا، لە عیبادەت و بەندایەتیەکەیاندا، لە نوێژیان، لە ڕۆژوویان، لە زەکاتیاندا، لە کۆمەڵێک لەم شتانەیە کە ئەرک و واجیباتی ئەوانیش بووە. بەڕاستی ئێمە پێمان وایە دەستکاری و گۆڕانکاری زۆری تێدا کراوە، ئەگەرنا ئەمانە هەموو نوقاتی هاوبەشی ئێمەنە. وەکو گوتم لە دەتوانین ئێمە لە عیبادەت و بەندایەتی خوایە، لە تەوحید و یەکتاپەرستیە، لە عەدالەت و دادپەروەریە، لە ئەسەلام و ئاشتیە. چونکی پەیامی پێغەمبەران ئەمانە بووە، تەوحید و یەکتاپەرستی بۆتن، عیبادەت و بەندایەتی خوای پەروەردیگار بۆتن، فەرمانکردن بۆتن بە چاکە، بەرگریکردن بۆ لە خراپەکاری، ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر بۆ کە هەموو پێغەمبەران کردویانە. کە پەیامێکی تری پێغەمبەران ئەوە بۆ پێغەمبەران هەمویان وەکو ئایەتەن للناسی کە خوای گەورە دەفەرمیە و ڕەحمە و پێغەمبەر عیسا هەر وەکو خوای گەورە لە دەربارەی پێغەمبەری خواوە دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئەی بە هەمان شێوەش لە دەربارەی پێغەمبەر عیسا و خوای پەروەردیگار کە دەفەرمیە ئایەتەن للناسی وڕەحمەتەن. پێغەمبەر عیسا ڕەحمەت بووە، میهرەبانی بووە، یعنی بۆ جێگبەوە هاتووە کە خەڵک زوڵم و ستەم و ستەمکاری لە مابەینی ئادەمی زادەکانە نەهێلێتن، عەدالەت و دادپەروەری و سەلام و ئاشتی بەڵاو کاتەوە. ئەمە پەیامی پێغەمبەران بووە. ئێمە دەتوانین هەمومان پێکەوە چۆن ئەو خاڵە هاوبەشانە بکەینە هەوێنی برایەتی و پێکەوە ژیان و بەڕێوەبردننی کۆمەڵگەیەکی دوور لە ستەم و توندوتیژی و ئاژاوە و یەکتر قبوڵ نەکردن. ئایا ئەتوانین ئەو خاڵە هاوبەشانە بکەینە هەوێن و هۆکاری پێکەوە ژیان و برایەتی و ئاشتی؟ ئەگەر ڕاستکەین لەگەڵ خوا، لەگەڵ پێغەمبەرانی خوا، لەگەڵ پەیامە خودایەکاندا بڵێ. ئەگەر ڕاستکەین کە هەموو پێغەمبەران سەلات و سەلامی خوایان لەسەر بێ، پێغەمبەری خوان پەیامێکی ڕوونی ئاسمانیان هەیە، ئەم پەیامە پەیامی تەوحید و یەکتاپەرستیە، ئەم پەیامە دوور لە زوڵم و ستەمە، پەیامێکە پڕ لە عەدالەت و برایەتیە، بۆوە هاتووە کە ئینسانەکان ئادەمی زادەکان لە مابەینی خۆیاندا ناکۆکی و زوڵم و ستەم و ستەمکاری هەڵگرێتن لە بۆ ئەوەی تەبایی و برایەتی و تەعاون و پێکەوە ژیان دروستکە، لە بۆ ئەوەی ئینسانەکان بکاتە برا، لە بۆ ئەوەی هەمومان پێکەوە بهۆندرێتەوە. ئەگەر ڕاست بکەین لەگەڵ پەیامی خوداییە، لەگەڵ پەیامی پێغەمبەرانی خوادا، بەڵێ ئێمە دەتوانین پێکەوە ژیان دروستکەین. بۆ نمونەش وەکو باسمان کرد، ئێمە لە مێژووی ئیسلامدا دەبینین بە درێژایی چەندان سەدە، زیاتر لە 14 سەدە ئێمە وەکو مسلمان هەڵمان کردووە و ژیاوین و تەعاونمان کردووە، ئیدارەمان کردووە، مداراتمان کردووە و تێکەڵاویمان کردووە بگرە. بازرگانی، تیجارەتمان، کارمان، هەڵسانمان، دانیشتنمان، تێکەڵاویمان کردووە لەگەڵ هەموو ئاین و ئاینزاکاندا. بە درێژایی مێژوو نەسارا و جوولەکە لە خاکی مسلماناندا ژیاون، بەبێ ئەوەی هیچ کەسێ تەعدایان لێ بکە، زوڵمیان لێ بکە، بیان چەوسێنێتەوە، بە چاوێکی کەم تەمەشایان بکاتن، ئیلا لەو چوارچێوە سنوورە شەرعیان نەبیە کە خوای پەروەردیگار دایناوە بۆیان، کە سەرانەیە و جزیەیان داوە و وەعتو الجزیەة عن یەد وهم صاغرون. ئیتر ئەوان ژیاون لە جێگای خۆیانە بە معەزەزی، بە مکەڕەرمی، بەبێ ئەوەی کە دینارێکیان لێ بستەندرێ، زوڵمیان لێ بکرێ بە تەعدا، ماباقی ئەوەی کە خوای گەورە دایناوە لەسەریان. و ئەنجا ئەوان لە شوێنی خۆیاندا ئیسلام بەرگری لیان کردووە، دیفاعی لیان کردووە، نەیهێشتووە خەڵک تەعدایان لێ بکە، زوڵمیان لێ بکە و ژیاون وەکو بەڕاستی
لەگەڵ مسلماناندا وەکو مواتینێک لە وڵات و نیشتیمانی خاکی ئیسلامدا هەر لە فەلەستینە لە قودسا لە ئەقسایە هەتا دەگەیتە کوردستان و وڵاتی ئێمە و دەگاتە ئەو پەڕی وڵاتانی دیکە و لە هەر جێگایەک بوو بێتن ئەوان بەڵێ کەنیسەکانیان شعائر و دروشمەکانیان عیبادەتیان بەندایەتیان لە جێگا و سنوور و چوارچێوەی خۆیاندا ئیسلام پاراستویانەتی و بەرگری لیان بەڵێ مامەستاگیان خوای گەورە لە قورئاندا مسلمانانی بە میانڕە و هاوسەنگ ناودێر کردووە. مەسیحیەکان لە وەسف و ستایشی سەیدنا عیسادا هێندە زیادەڕەویان کرد وەکوڵێ ئەوەی خوا پێی ناخۆش بێ دایانە پاڵ سەیدنا عیسا بەتابەت لە قەزەی بیرباوەڕ و عەقیدەیە دایکیان و سەیدنا عیسایان کردە هاوبەشی خوا وتیان کە سێ خوا هەیە یەکیان عیسا یەکیان دایک یەکیان ئەڵڵایە و جوولەکەکانیش لە سوکایەتیکردن و کەمڕەوی وتن و ناو ناتۆرە ناشرین پاڵ سەیدنا عیسادا ئەوەش کە خوا پێی ناخۆش بێ جوولەکەکان دایانە پاڵ سەیدنا عیسا. ڕێڕەوی دروستی مسلمانان لەم ڕۆژەدا کامەیە؟ مسلمانان چۆن لە نێوان زیادەڕەوی مەسیحیەکان و کەمڕەوی و سوکایەتی جوولەکەکاندا خۆیان بپارێزن و بە ڕێڕەوێکی دروستدا وەسف و ستایش و سەنای سەیدنا عیسا بکەن بەبێ زیادەڕەوی و بەبێ سوکایەتی. بەڵێ بە تەکید مسلمانان زۆر الحەمدولله واعینە و زۆر ئەوانەی کە شارەزای دینی خوای پەروەردیگارن ئەوانەی کە قورئانی پیرۆزیان بە تایبەت یعنی کە ئێمە قورئانمان لە بەردەستایە زۆر بەڕوونی ئێمە دوور دەکەوینەوە دەبێ وەکو مسلمان شارەزا بین لە پەیامەکانی خوای پەروەردیگار و بە تایبەت لە قورئانی پیرۆزا لە بۆ ئەوەی کە سرنج و تێڕوانینمان لە بۆ پێغەمبەرانی خوددا سەلات و سەلامی خوایان لەسەر بێ وەکو باسمان کرد بە تایبەتیش کە ئێمە سەری ساڵدا دێت و ساڵانە یادی پێغەمبەرێک لە پێغەمبەرانی خوا دەکرێتەوە کە پێغەمبەر عیسایە کە وەکو وتم ئەوان زۆر زیادەڕەویان تێدا کردووە و زۆریان تێپەڕاندووە بەوەی کە خوای پەروەردیگار لە چەندان ئاەتی قورئانە باسی کوفری جوولەکەکان و کوفری نەسارا دەکا لە ئاەت دەفەرمێ لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم وقالت اليهود عزير بن الله وقالت النصارى المسيح ابن الله. خوای پەروەردیگار دەفەرمێن نەساراکان گاورەکان گوتیان مەسیح کوڕی خوددایە لە ئاەتێکی ترا فەرمویان وتویانە ئین الله هو المسیح هەر مەسیحیان بە خوددا داناوە سبحانه وتعالى. بەڵام ئێمەی مسلمان یان جوولەکەکان کە دەڵێن عوزەیر کوڕی خوای پەروەردیگارە وقالت اليهود عزير ابن الله ئەمانە لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة یان گوتویانە سێ خوددا هەیە الأب والابن والروح الأب والابن والأم يعني باوكو دايكو كر أمانك وتويانا براستي أما كفرة خواي پروردگار بكفري داناوا إنساني مسلمان بيغنبري خواد فرمي لحديثك قدسية شتمني ابن آدم وما ينبغي له ذلك أفرمي جنيوي بيدام خواي قورة فرمي سبحانه وتعالى أو جنيو دانا بخواي قورة قسەوتنە بەخوای پەروەردیگار سبحانه وتعالى جنێوی ئینسان بەخوای گەورە چییە؟ ئەمما شەتمه ئیایە قەولوه اتەخەذ الله وەلەدەن خوای پەروەردیگار وەلەدی نییە ئەوان گوتیان خوای گەورە کوڕی هەیە عیسا کوڕی خوددایە عوزەیر کوڕی خوددایە بۆیە بەڕاستی بە تەئکید قورئان تەئکید دەکاتەوە دەفەرمێ بەڕاستی کافرن ئەوانەی گوتیان عوزەیر کوڕی خوددایە و عیسا کوڕی خوددایە. ئێمەی مسلمان لە ڕوانگەی قورئانەوە لە ڕوانگەی فەرمایشتەکانی پێغەمبەری خوددایە و ئەوە جنێودانە بەخوا سبحانه وتعالى کەسێک کە بڵێتن عیسا کوڕی خوددایە. ئێمەی مسلمان لەم ڕوانگە ڕاستەوە لەم سیراتە المستەقیمەوە إن الله ربي وربكم فاعبدوه هذا صراط مستقيم ڕێگای ڕاست ئەوەیە کە قورئان بەیانی کردووە کە عیسا و باقی پێغەمبەرانی دیکە لەوە زیاتر نینە کە قورئان ڕوونی کردوێتەوە کە قورئان وەکو کۆتا پەیامی خودایی لە بۆ سەر زەوی کە بەرچاوڕوونی داوەتە هەموو مرۆڤایەتی دەربارەی خوا دەربارەی پێغەمبەران دەربارەی ئینسان دەربارەی گەردوون دەربارەی ژیان و ژینمان قورئان هەموو ڕوونکردنەوەیەکی داوە پێمان و جوانترین و تەواوترین ڕوونکردنەوەی داوە لەسەر پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ بەداخەوە جێگای داخە ئەگە مسلمانان شارەزاییان نەبێ پەنا بەخوا تێبکەون لەو کوفر و گوناه و شیرک و خراپەکاریانە و جنێودان و ئەو قسە هەڵیت و پەڵیتانەی کە دەگوترێت لە دەربارەی پێغەمبەرانی خودداوە ئەوان پیان وایە بەڕاستی پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ یان وتویانە پێغەمبەرانی خوددا
لە بیر و باوڕ و بۆچوونی ئەواندا دەڵێن هەموو پێغەمبەرانی خوا لە ناو سجنێکدا کە پێی دەگوترێت سجنی ئیبلیس لە جەهەنەمدا سجن کراون بەهۆی تاوانی پێغەمبەر ئادەمەوە سەلاتی سەلامی خوای لەسەر بێ هەتا ئەو ڕۆژەی حەزەتی عیسا لە دایک بوو خوای پەروەردیگار پێغەمبەرانی لە ناو جەهەنەمدا ڕزگار کردووە چەندان شتی خوڕافیات و بڕووپوچی دیکەی بەم شێوازە کە لە دەربارەی پێغەمبەر عیسا و سەلات و سەلامی خوای لەسەر بێ و لەسەر شێوازی لە دایک بوونەکەی ئێمەی مسلمان دەبێ بگەڕێنینەوە بخوێنینەوە قورئان بخوێنینەوە و قەولی زانایان و ڕەئی زانایان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەربارەی پێغەمبەرانی خوا سەلات و سەلامی خوایان لەسەر بێ بۆ ئەوەی کە ئێمە تووشی کوفر و شیرک و تووشی خوڕافیات و ئەو هەموو دروستکرا و تەحریف و تەبدیل و گۆڕانکاریەی کە ئەوان کردویانە لە دەربارەی خوا سبحانه وتعالى و لە دەربارەی پێغەمبەرانی خوا و لە دەربارەی دەستکاریکردنی پەیامی خودایی و پەیامەکانی خوای پەروەردیگار ئێمەی مسلمان باوەڕمان وایە کە کۆتا پێغەمبەر بەڵێ مامۆستاگیان لەبەرەوەی کە ئەو کاتێک کە لە بەرنامەکەم ماوە من تەرخانی یەکەم بۆ بەرخورد و مامەڵەی ئێمە وەکو مسلمان لەگەڵ ساڵیادی لەدایکبوونی حەزرەتی عیسادا سەلامی خوای لێبێ مسلمانان چۆن لەگەڵ ئەم یادەدا تەعامل بکەن ئایا بەشداری بکەن و بە چ شێوازێک نازانم تعبیر لە خۆشی و هەستی خۆیان بکەن بۆ یادی لەدایکبوونی سەیدنا عیسا و ئایا بەشداریکردن و بەشداری نەکردنی مسلمانان چ شتێکە و چۆن چۆنی و دەبێت چۆن بێ بەڵێ بە تەکید ئێمەی مسلمان دەبێ هەموو کارەکانمان بگەڕێنەوە بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بابزانین ئایا پێغەمبەری سەروەرمان سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە دوای ئەو خولەفا ڕاشیدینەکانی پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیکم بسنەتی وسنەتی الخولەفاء الراشدین المهدیین ئایا ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشداری ناشتنی جەنازەی مشریک و کافرانی کردووە ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشداری لە ئاهەنگی جوولەکەکاندا کردووە ئایا عومەری کوڕی خەتاب و خەلیفەکانی پێغەمبەری خوا لە دوای ئەو و مسلمانان بە درێژایی مێژوو چوونەتە ناو کەنیسەکانیانەوە دانیشتبێتن لە کەنیسەی کافران و بێباوڕاندا ئەوە زانایانی ئیسلام وەکو ئیبنی قەیمی جەوزی و وەکو زانایانی تر ئیمامی ئەبوو حەنیفە و کۆمەڵێک لە عولەما و زانایانی ئیسلامی تر هەموو ڕاوبۆچوونیان هەیە کە دەفەرمون بەڕاستی هەر کەسێک بەشداری بکات دەکەوێتە نێوان چەند شتێکەوە خاڵی یەکەم بەشداریکردن لە هەر جێگایەکدا کوفری تێدا بێ شیرکی تێدا بێ گوناه و تاوان و منکەڕات و بێشەرعی تێدا بێتن لە خواردنەوەی ئارەق و لە تێکەڵاوی و تەبەڕوج و سفور و خۆڕازانەوە و گوناه و ئیختیلات و تێکەڵاوی نێوان پیاوان و ئافرەتان هەر شوێنێک بێتن ئەمە بە تەئکید ئامادەبوون لەم جێگانەیە حەرامێکی مطلقە لەما بە هیچ شێوازێک ڕێگایان نەداوە ئەوە تا دەبینین عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمیە ئامادە نەبن لەو جێگایانەیە کە بەڕاستی لە کاتی ئاهەنگەکانیانە لا تدخلوا كنائسهم يوم عيدهم فإن السختة تنزل عليهم مەڕوەنە ناو کەنیسە و جێگاکانیانەوە لە کاتی ئاهەنگ و جێژنەکانیان عەزاب و سەخەت و تووڕەیی و غەزەبی خوای پەروەردیگار دادەبەزێتە سەریان چۆن دەبێ ئینسانی مسلمان خۆشحاڵ بێ خۆشحاڵی خۆی دەرببڕێ بە ئاهەنگێک کە ئیبن قەیمی جەوزی دەفەرمێ من هەنەئە عبدا بمعصية أو بدعة أو كفر فقد تعرض لمقت الله وغضبه خوي توشي غضب ومقت تري خواي گەورە دەکا پیرۆزبایی چۆن دەکرێتن لە ئاهەنگێک کە کوفری بەخوای گەورە تێدا بکرێ شیرکی تێدا بکرێ جنێوی وەکو وتم جنێوی بەخوای پەروەردیگار تێدا دەدرێ مامۆستا لەم ساڵیادەدا منداڵی مسلمانان کاتێکەوە کۆمەڵێ شتی ڕازاوە کۆمەڵێ بووکەشوشە و جلوبەرگ و کڵاوی ئەم تایبەت بەم یادە بە تایبەت جەژنی ئەوەی کە پێی دەگوتێ جەژنی کرێسمس دەبینێ ئەمیش پێی خۆشە و هەست ناکا کە ئەمە شتێکە لەوەچێ لەگەڵ بیر و باوەڕ و عەقیدەی دینی خۆیدا نەگونجێت چۆن ئێمە وا بکەین بەدیلێک بدێنە دەست منداڵەکانمان لەم یادەدا ئەمانیش وەکۆڵێ نەهەست بە کەمی خۆیان بکەن نە تێیدا بەشداری بکەن و چۆن ئەو تێگەیشتن و پەروەردەیە لای منداڵەکانمان دروست بکەین کە ئێمەی مسلمان خاوەنی کۆمەڵێ لە جلوبەرگ و جەژن و خۆشی خۆمانین و جیاوازین لە کۆمەڵێ خەڵکی دیکە واللهی ئەمە بە تایبەت بەڕاستی ئەرکی بەگشتی بڵێم ئەرکی دایکان و باوکانی بەڕێزە هەموو دایکێک و باوکێکی مسلمان
ئەرکی سەرشانێتی و بە تایبەتریش عولەما و زانایانی ئیسلام ئەرکی سەرشانیانە لە بۆ گەنجەکانمان و بە تایبەت کە گەنج جێگای بەڕاستی ئەوەیە ئەنجاش لە بۆ منداڵە چاوگەشەکانی خۆمان ئێمە ئەبێ ئەوە ڕوون بکەینەوە وەکو کە هەموو کادوتومانە ئێمەی مسلمان دوو جەژنی پیرۆز و زۆر گەورە و دڵخۆشکەرمانە یەکە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە ئەمەی کە ئێستاکانە دێتن جەژن بەناو جەژنی سەری ساڵ ئەمە جەژن نییە لە ئیسلامە و جەژن نییە لە بۆ مسلمانان کەسانێکی نەسارا کەسانێکی گاور یان کەسانێکی جوولەکەیان جەژنیان دەبێتن ئەمە شتێک کە تایبەتە بەوانەوە تایبەتە بە خۆیانەوە تێگەشتی بۆ خۆیان دروستیان کردووە دایان هێناوە وەکو گوتم لە 300 ساڵیش لە دوای پێغەمبەر عیسا ئەم شتیان پەیدا کردوتن ئەو جێژنە ئەبێ ئێمە حاڵی بکەین پەروەردەی بکەین تێی بگەێنین بڵێن مسلمانان گەنجەکانمان برابەڕێزەکان منداڵە چاوگەشەکانمان کە ئەمە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەسحابەکانی پێغەمبەری خوا منداڵی ئەسحابەکانی پێغەمبەری خوا ئاهەنگیان نەجێڕاوە بە بۆنەی سەری ساڵەوە کە ئاهەنگیان نەجێڕاوە ئێمەی مسلمان ئاهەنگ ناجێڕین بەڵام ئەتۆ بۆ خۆت بە بۆنەی ئەوەی کە ساڵێکی نوێیە وەکو ساڵ نەک بە بۆنەی سەری ساڵی ئەوە جلکێکی جوان لە بۆ منداڵەکە دەکڕی هەدیەیەکی بۆ دەکڕی بە بۆنەی ئەوەوە نەک بە بۆنەی تێی بگەینی ئەمە لە دایک بوونی پێغەمبەر عیسایە و ڕۆژێکی گەورەیە و دەبێ پیرۆزبایی و جەژنە پیرۆزە و هەدیەی تێدا بکرێەوە ئەم شتانە بەڕاستی دەبێ ئێمە وەکو پەروەردە دەبێ پەروەردەی منداڵەکانمان لەسەرەوە بکەین کە بەڕاستی ئەمانە هیچ شتێکی ئەسلی نییە و بنەمایەکی ڕاست و دروستی نییە لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەکو دڵخۆشیش ئێمە دڵی منداڵەکانمان خۆشکەن بەوەی کە ئێمە بەڕاستی ئەو دوو جەژنێکی هەمانە جەژنی زۆر گەورە و پیرۆز و گران بەهانە و کە دەتوانین ئێمە لەو کاتانەیە جلی بەرگی جوان و خواردنی خۆش و سەردانی و ئاهەنگ و گەڕان و چونە ئەم لاولا ئەم هەموو شتەمان تێیدا هەیە کە بەڕاستی ئەوە شتێکە ئەوە غەیری مسلمانانەوە تە کەسانێکی کافر و بێ باوڕ و خوانە ناسە پەیوەندی بە مسلمانانەوە نییە ئەوە دوورە لە کار و ئەخلاق و ڕەوشی مسلمانان جێژنی ئەوان لەگەڵ جەژنی ئێمە زۆر جیاوازە ئەوان لە جێژنەکانی خۆیانە ڕەقس و سەما و ئاهەنگ و تێکەڵاوی و اختیلات و تەبەڕوج و خۆڕوودکردنەوە و لە هەموو ئەخلاق و ڕەوشتێک بەڕاستی ڕەچاوکردنی هیچ بنەمایەک لە بنەماکانی شەریعەتی هیچ پێغەمبەرێک بەڵێ هەموو ساڵێ بڵێ مرۆڤایەتی هەر لە ڕۆژمێری زاینیدا کۆمەڵێ ڕۆژ و بۆنەی تایبەتی هەن مسلمان ناتوانێت کاتێکە لەم ڕۆژەشدا پشووی ڕسمیە لەلایەن حکومەتەوە مسلمان ناتوانێت سوود لەم ڕۆژە ببینێ وەکو بۆنەیەک وەکو بۆن منە سەیرانێ بک بە منداڵەکانی خۆی بەدیلێک لە بەرامبەر ئەم سەری ساڵی زاینیەدا لە بەرامبەر ئەو خۆشی و ئاهەنگ و جل و بەرگ پۆشینەی منداڵەکاندا ناتوانێت ئەمی شێوازیان بۆ بڵین بەرگێکی ئیسلامی بەبەردا بکە بەرگێکی شەرعی بەبەردا بکە منداڵەکانی بەرێتە دەرەوە منداڵەکانی شتیان بۆ بکڕێ کۆمەڵێ شتی دیکە و وەکوڵێ نەیەڵێ هەست بە بێنازی و جۆرێ لە خۆ بە کەمزانی خۆیان بکەن. بەڵێ ئەگەر وەکوتم ئەگەر بەو شێوازە نەبیە کە ڕەبتکردنێک بێ لەگەڵ ئاهەنگەکانی ئەوانە یعنی هاوتەری بێتن تێکەڵکردن بێتن یعنی وا تێبگاتن کە ئەمە مسلمانیش پێویستە لەسەری یادی لە دایکبوونی حەزرەتی عیسا بکا و بە گەورە ڕایگیری و بە گرنگ تەمەشای کات و نرخ و بایەخی خۆی پێ بدا ئەبێ ڕوونکردنەوە بدەین ئێمە بەرچاوڕوونی بدەین بەڕاستی ئەگەرنا ئەتوو سەفرەیەک دەکەی سەردانێک دەکەی دەچیتە شوێنێکی جیاواز مەسەلەن وڵاتەکەی خۆت بووە مەسەلەن بووە شارێک گوندێک جێگایەک دەڕۆی بەس نەک واتێ بگەی کە بەڕاستی ئەمە ڕۆژێکی پیرۆزە و ڕۆژێکی گەورەیە و گرنگ و بایەخی هەیە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە ئەگەر وامان کرد بەڕاستی ئەبێتە بیدعەتێک ئەبێتە دروستکراوی شتێک لە دینی ئاینی پیرۆزی ئیسلامە کە لەم ما ئەنزەل الله بها من سوڵتان کە خوای پەروەردیگار شتی وای دانەناوە لە بۆ ئێمەی مسلمانان بەڵام بەو ناوەوە نەبێ با کە بە ناوی ئەوە نەبێ ئەتوو خواردنێکی خۆش حازرەکەی لە ماڵەوە دادەنیشی یان بابەتێک باسەکەی کە لەسەر ژیاننامەی پێغەمبەر عیسا سەلات و سەلامی خوای لەسەر بێ خوێندنەوەیەک ئێمەی مسلمانان خوێندنەوەیەک چۆن تەمەشای پێغەمبەر عیسا دەکەین پێغەمبەر عیسا لە ڕوانگەی مسلمانانەوە بەڵێ و هەر شتێکی تر وەکو گوتم ئەگەر تێکەڵ نەکرێتن لەگەڵ ئاهەنگەکانی ئەوانە و وەکو ئاهەنگی سەری ساڵ و پیرۆزیدان و شەرعیەتدان بەوە نەبێتن دەتوانرێ بەڵام ئەگەر وای لێ بکرێت دەبێ ئێمە ئاگادار بین لەوەی بەڕاستی نەبێتە داهێنان و بدعەتێک و دروستکردنێک لە دینی خوای پەروەردیگارە.
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئیبراهیم کەرمکوکی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست بوو. مامۆستایان زۆر سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە یازیزیش تا بەیگەشتنەوەی تر لە پەنای خوا دابن.